سلااوتان لە ببینەرانی خۆشەویستبانیتان باش دکتۆر محەممەد بابەکر مینام لەگەڵایە پسپۆڕی ڤایرۆلۆجی و بواری ڤایرۆزناسیە باسی تای خوێنبەربوونەکەی. دکتۆر سلااو لە ببانیت باش. سلااو کاکە دکتۆر دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە گەرمەی ڕۆژ و سپاس بۆ کورساتی خۆشەویست کە بەردەوام ئەم بابەتانە دەگەێنێتە گوێی خەڵک. سپاس بۆ بەڕێزت. تای خوێنبەربوون چییە؟ بۆچی ئەوە ناو بەناوە هەموو هاوینێک باسەکری ڕەتی بە وەرزەکەەوە هەیە یاخود چیم؟ بڵێ تای خوێنبەربوون بریتێ لە کۆمەڵێک نەخۆشی هەر یەک نەخۆشی ینی کۆمەڵێک نەخۆشی کە تووشی کۆمەڵێک ئۆرگان دەبێت و هەر یەک ڤایرۆسیش دروستی ناکات تقریباً 6 عائلە لە ڤایرۆس دروستیەکە 6 گروپ لە ڤایرۆس دروستیەکە و لەناو ئەم گروپانەشدا نزیکی 14 نەوعی ڤایرۆس هەیە کە تای خوێنبەربوون دروست دەکات. نەوعەکانی زۆرە ڕەنگە سەکاتمان نەبێ هەردانەی باشکەی بەڵام ئەوەی کە ئێستا کە مقۆمقۆی دروست کردووە لە عێراق و لە هەرێمی کوردستانیدا لێرە و لەوێ گوێت لێ دەبێت کە دەنگ کەیسات هەیە ئەوە کۆنگۆ بڵێن کۆنگۆ هیمۆرەجیک ڤایرۆسە کە کۆنگۆ کریمیانە کە ئەم تای خوێنبەربوونەی دروست کردو ئەم جۆرەی تای خوێنبەربوونی دروست کردو لە عێراق لە خواری و عێراق و لە جارجارش کەیز لە بڵین با بڵێن هەرێمی کوردستانیش وێنەکە باسی قەسابوشتی واکە تا چنێک بڵێ ئەو کەسانە چێن کە بڵین پێیان دەوترێ های ڕسک ئەوانەی کە زیاتر معڕەزن بۆ ئەوی تووشی تای خوێنبەربوون برا قەسابەکان ئەو برانی پزیشکانی ڤێتەرنەری و ئەو کەسانەی کە کۆنتاکتی ڕاستە و خۆیان هەیە لەگەڵ مەڕووماڵاتدا با بڵێن ئاژەڵدارەکان با بڵێن فەلاحەکان بڵێن جوتیارەکان ئەوانەی کە کۆنتاکتیانێ لەگەڵ شوان و گاوان ئەوانەی کە کۆنتاکتی ڕاستە و خۆیان گوند نشینەکان بڵێ و ئەمەمانەی ئەوە نییە کە بەس ئەم فیئەیە تووشی ئەم جۆرە تای خوێنبەربوونە دەبن خەڵکی ئەتیادیش لەوانەیە کە ئەم ئیشانەشی نەبێت و توش بێت کەواتە بە دوو شێوە کەسەکان تووشی نەخۆشی دەبنیان کۆنتاکتی ڕاستەوخۆیان لەگەڵ ئاژەڵەکاندا هەبێت ئاژەڵی نەخۆش نەک هەموو ئاژەڵێک ئاژەڵی هەڵگری ڤایرۆسەکە با بڵێن هەڵگری ڤایرۆسە یەکێ لە ڤایرۆسەکانی تای خوێنبەربوون و ئەو کەسانەشی کە لە ڕێگەی گازگرتنی مێشولەکەوە کە مێشولەی هایلۆمای پێدەوترێ بڵێن هایلۆما مارجیناتەمی پێدەوترێنەوە ئەگ لە مێشولەیە کە ڤایرۆسەکە لە بڵێن لە مەڕووماڵات و لە حیواناتەکان هەڵدەگرێت و دەیگوازێتەوە بۆ ئینسان کەواتە هەموو کەس بە ڕێژەیەک گومان دەکرێت با بڵێن ئەگەری ئەوەی هەیە کە تووشی ئەم جۆرە ڤایرۆسە بێت جا ئەوانەی کە کۆنتاکتی ڕاستەوخۆیان هەیە زیاتر توش دەبن و خەڵکی تریش ڕەنگە کۆنتاکتیشی نەبێت بەڵام لە ڕێگەی گازگرتنی مێشولەکەەوە ئەگەر بچێتە ئەو شوێنەی کە مێشولەکەی لێبێت ئەو شوێنانی کە مێشولە بێت کە ئاژەڵدار و ڕەنگە لە زۆنکاوێکدا نزیک ئاوێک بێ لە زۆنکاوێک بێ کە زیاتر مەڕووماڵاتی بڵین لیکی مەڕووماڵات و ئەوانە یا خوێن بڵین حیواناتی لێ کوژراوەتەوە خوێنی تێکەڵاوی ئاوەکە بووە بەم شێوەیە مێشولەکە ڤایرۆسەکە هەڵدەگرێت و دەیگوازێتەوە بۆ کەسەکان. بینەرانی خۆشەویستەمەوێ ئاگادار بن کە سا لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک ڕاستە و خۆ لە پێیجی فەرمی کورسات بەرنامەکەمانە ڕات ئێوە دەتوانن لەوێ و کۆمنتی خۆتان پرسیارەکانتان بنووسن لەسەر بابەتی تای خوێنبەربوون منیش ڕاستە خۆ وەڵامتان بۆ وەرەگرم. دکتۆر نیشانەکانی چین نیشانەی سەرەتایی هەیە و نیشانەی توندیشی هەیە. نیشانە سەرەتاکانەوە سەرەتا با بڵێن تا سەرێشە ئازاری پشت ئازاری جومگا دوای ئەوە پێست زەربوون ڕوو دەم و چاو سووربوونەوە ناو مەڵاشووی نەخۆشەکە پەڵەی سوورسووری لێ دەردەکەوێت ئەمە لە بڵا بڵێن لە نیشانە سەرەتاکان تا نیشانە ناوەندیەکانن دوای ئەوەی کە ئەم نیشانانەی لێ دەرکەوت ڕەنگە پێسی زەر بێت تووشی زەردۆیی بێ نەخۆشەکە دوای ئەوە کە دەگاتە نیشانەی سڤیر نیشانەی توند تا بڵێن جگە لە تابەرزەکە خوێنبەربوون لە خوێنبەربوونیشی لەگەڵدایە هەروکو لە ناوەکەیدا خوێن لە دەم و لوت و چاو ئەوانە دێتە دەرەوە دوای ئەوەی کە خوێن نەما خۆ دەزانی کە فەسلەزە بەوەی خوێنەوە زۆر جار بڵین ئستقرار وەردەگرێت لە جسمدا ئەگەر خوێن نەما اینجا ڕەنگە سستی گورچی لە سستی دڵ و جگەر و ئەم حاڵەتانەی تر لە حاڵەتی زۆر توندا لەم حاڵەتە ئەم نیشانانەتری گورچی لەو دڵ ئەمانەشی لێ دەرکەوێت هەتا بگرێت وەستانی گورچی لێش لە حاڵاتی کەم
کەمبوونەوەی خوێن لە لەشی نەخۆشەکە لە ئەنجامی ئەو خوێنە زۆرەی کە لە ڕێگەی گوێچکە و دەمولوتەوە لە جسمی نەخۆشەکە دێتە دەرەوە. باشە دکتۆر چۆن بەرگری لەم حاڵەتەکرێت خۆ چۆن خۆمانی لێ بپارێزین باشە خۆ پاراستن لەوەیە کە بەڕاستی بۆ ئاژەڵدارەکان کە مەڕووماڵاتەکانیان ئەبێ زۆر بە پاک و خاوێنی ڕابگرن هەتا چۆن ئینسان خۆی دەشوە ئەوانیش مەڕووماڵەتەکان ئەگەزانیان زۆر گەنە و ئەو مێشولانە لێ نزیک دەبنانی بیشۆن بە ڕشاندن هەیە ڕشاندنەوەی لە بەیتەڕی و ئەوانەوە بۆیان دابین دەکرێت ڕشاندنی مەڕووماڵەتەکان ڕشاندنی ئەو شوێنانە بە دەرمانی دژە مێشولە بۆی ئەو مێشولێ لەناو بچێت و نەتواندرێ ئینەکە بگوازێتەوە و حاڵەتێکی تر ئەوەیە کە ئەو حیوانانەی کە سەر دەبڕدرێن ئەو مەڕووماڵاتەی کە سەر دەبڕێ بە تایبەت کە ئێستا ماوەیەکی تر جەژنی قوربان دێت بە شێوەیەکی زانستی سەر ببڕدرێن نەک لە سەر جادەکان و لە شوێن لەناو کۆڵانەکاندا سەر ببڕدێن بێ ببرێن بۆ سەربڕین خانەکان لە سەربڕین خانەکان بە شێوەیەکی زانستی سەربڕینیان بۆ بکرێن جا گۆشتەکەی دوای ئەوەی کە فەحەز دەکرێت و بە شێوەیەکی زانستی لە سەربڕین خانەکان اینجا بخرێتە بازارەوە یا ئەگەر بۆ قوربانی بۆ خێر بەکاری دێنن ئەو گۆشتە بکەنە قوربانی بیکەنە خێر و بەناو هاونێشیمانیاندا بڵاو بکرێتەوە. باشە دکتۆرکەواتە بابەتێکی باشە دروژان ئێمە بۆ جەژنی قوربان چی بکەین ڕێکارەکان چین ئەوەی کە پێویستە خەڵک بیزانێت بۆی بە دوور بێ لەم حاڵەت و لەم نەخۆشیە بەڵێ دوورکەونەوە لە بە شێوەی ناتەندروست سەربڕینی ئاژەڵ ناتەندروست چۆن ناتەندروست بۆ نمونە خۆی حیوانێکی یا با بڵێن مەڕەیەک یا مانگایەکی نەخۆش بکڕێت و یەکسەر بچێت لە کۆڵان بیکوژێتەوە خوێنەکەی بڵاو کاتەوە بە گەڕک و بە کۆڵان و بەسەر جادەکاندا ئەمە ئیشێکی باش نییە بەڵکو دەبێت ئەگەر حیوانێکە کرێبی باتە سەربڕین خانە بە شێوەیەکی زانستی دوای ئەوە گۆشتەکەی وەرگێتەوە گۆشتەکە بە پاچی و بە فەحسکراوی و بە شێوەیەکی تەندروست وەرەگرێتەوە ئەم گۆشتە برێت و ئەو ئیشە ئەو ئینە دینیەی خۆی پێ بکات و بیبەخشێتەوە و بیکاتە قوربانی بۆ ئەو خەڵکێکە هەیە یانیش بۆ نمونە حیوانەکانی بە شێوەیەکی زانستی ڕابگرێت ئەگەر بۆ نمونە ڕەنگە لە شوێنی دوورە دەست نەگاتە قەسابخانەکان و بەو شێوەیە بێت بە شێوەیەکی زانستیانە بڵێن پاکردنەوە پاکشیان بکاتەوە حیوانەکەی لەوە دڵنیا بێت کە حیوانەکەی نەخۆش نییە اینجا دوای ئەوە سەری ببڕێت و بەڵام هەر نابێ خوێنەکە بە شێوەیەکی بگوازرێتەوە لەبەر ئەوەی میکرۆبەکە بڵێن ڤایرۆسی تای خوێنبەر بوون ئەو ڤایرۆسانێکە تای خوێن لەناو خوێنی ئاژەڵەکاندایە بۆیە نابێ بە هیچ جۆرێک خوێنەکە بڵاو بکرێتەوە بەناو گەڕک و کۆڵانەکان و بەناو ئەو ماڵەی کە حیوانەکەی لەسەر دەبڕێ بۆیە لەگەڵ ئەوەنی کە لەسەر شەقام بە هیچ جۆرێک بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوانین بڵێن زانست لەگەڵ ئەوانێ زانستی پزیشکی لەگەڵ ئەوانە بەو شێوەیە ئاژەڵەکان سەر ببڕێن بەکۆ بێت لە سەر بڕین خانەکان سەر ببڕێن و دوای ئەوە بڵاو بکرێن بڵێن گۆشتەکە وەربگرنەوە و بیبەخشن بەسەر هەژاراندا. دکتۆر گۆشتی ئاژەڵێکی توش بوو مرۆڤ تووشەکەات لەناو گۆشتەکەیە لەناو خوێنەکەی زیاتر هەیە بەس احتیمالێکی کەم هەیە لەناو گۆشتەکەشە بەهۆی گۆشتەکەشەوە بگوازرێتەوە بەڵام دوورە لەبەری ڤایرۆسەکە زیاتر لەناو خوێن و لەناو شلەکاندا هەیە شلەکانی حیوان بێ شلەکانی مرۆڤ بێت ئەگەرن لە ڕێگەی گۆشت ئەگەر باش بکوڵێندرێ احتیمالێکی زۆر زەعیفەکە کە ڤایرۆسەکەی پێ بگوازرێتەوە. باشە تا چەندێک تەندروستە ئاژەڵ دوای سەربڕین بۆ خواردن بەکاربێنرێ بە تایبەت بۆ ئەم نەخۆشیە مەبەستمە ئەی کاتێک هەیە کە بۆ نمونە بڵێن 24 کاتژمێر بەسەر ئەو گۆشتایە تێپەڕێتر پاکە بێتەوە لەم ڤایرۆسە نە بڵێن ئەوە نییە 24 کاتژمێرۆنێ بە تەنها بە کوڵاندنێکی زۆر گۆشتەکە بە خاوی نەخور با بڵێنەها برژاندن و ئەمانە نیوە کوڵاو بکرێ بەڵکو بێت جوان بکوڵێندرێت ئەگەر جوان کوڵاندرا بێگومان لە ڤایرۆسەکە نەجاتمان دەبێت بۆ لەبەری ڤایرۆسەکان ئەو ڤایرۆسانە چواردە ڤایرۆسی بازمان کرد کە هەمویان جۆری RNA ڤایرۆسن نەوعی RNA بڵێن هینیان هەیە ئەو RNA زۆر ئاسانەوە بەرگێکی تەنکیش بە دەوریاندایە ئەنی زۆر بە گەرما بە تیشتی خۆر بە هەندێک ماوەدی کیمیاوی زۆر بە ئاسانی ڤایرۆسەکە توانرێت لەناو ببرێت کەواتە بە کوڵان زۆر بە ئاسانی ڤایرۆسەکە بە کوڵان لەناو دەچێت. توانین بڵێن لێرە
لە کوردستان و حاڵەتە تۆمار کراوە لا ئەوەی کە ئیعلام بڵێن هەیە بڵێن گوماناویەکان و هەیە بڵێن لە هەولێر و لە دۆک هەبووە لە ڕەنگە مەبەستت ئەم ساڵ بەڵێ بەڵام بەپێی ئێمە چونکە کەسانی دکتۆر و ئەکادمی بێ زمانی توێژینەوە تەنها تاکە توێژینەوە کە کرابێ گروپێکی WHO لەگەڵ گروپێک لە وەزارەت تەندروستی عێراقی کردویانە کە دکتۆر ڕیاض و گروپێکن لەوانە لە ساڵی 2022 کردویانە 2022 تقریبا لەسەر 219 حاڵەتی کە دقیق بڵێن زانیویانە کە کریمیان کۆنگۆیان هەبووە لەو 200 تقریبا ڕێژەی مردن بۆیان دەرکەوتووە کە لە 16 بووە کەواتە ڕێژەی تقریبا 16.4 بووە لە ڕێژەی کاتە ئەم ڤایرۆسانە ڕێژەی مردنیان لە کۆرۆنا زۆر زیاترە ڕێژەی مردن بە ڤایرۆس کریمیان کۆنگۆ یعنی تقریبا تۆ حساب کە لە 10 بۆ لە 140 لە ڕێژەی مردن بەپێی جۆر و جۆری نەخۆشەکە و جۆری بڵین وڵاتەکە و ئەو شوێنێک کە ڤایرۆسەکەی تێدا باوە دەگۆڕێت بۆیە لە 2012 هەبووە بۆ هۆکارەکەش ئەگەڕێنەوە بۆچی لە 2022 ڕێژەی ڤایرۆس ئەو بڵین ئەو کریمیان کۆنگۆ لە عێراق زۆر بەرز بۆتەوە هۆکارەکەی ئەوان دەگەڕێنەوە بۆ ساڵی 2021 با بڵێن کۆرۆنا زۆر بوو و بەیتەڕی عێراقی با بڵێن وەزارەتی کشتوکاڵی عێراقی و وەزارەتی سەحە زیاتر بە کۆرۆناوە خەریک بوون ئاگیان لەم نەما بووی ڕێژەکە زیاتر بەرز بووە ڕەنگە ئێستا کە کۆرۆنا نییە ینی ترسێکی وان نەبێت کە ئەم ڤایرۆسە زۆر بڵاو بێتەوە لە عێراقدا و ڕێژەکەی کۆنتترۆل ڕێژەکە بە شێوکی هین کۆنتترۆلە بەڵام ئەمە مانای ئەوە ناگەێنێ کە ئیهمال مەترسی نەما ببرک و مەترسیەکە هەیە بۆ لە مەترسەکە هەیە لەبەروی ڤایرۆسەکە بە زمانێکی علمیانە پێ بڵێ ئیندیمیکە ینی هەیە لەکوێ هەیە لە عێراق هەیە و لە ئێران هەیە ئەوانەی کە ئێمە بازرگانیمان لەگەڵیان هەیە لە ئێران هەیە لە تورکیا ئیندیمیکە و لە ئیمارات لە سعودیا لە چەندین وڵاتی با بڵێن چواردەوری ئێمە کە بازرگانی مەڕووماڵاتی لەگەڵ دەکەی ڤایرۆسەکە هەیە یعنی کە ڤایرۆسەکە لەو شوێنانە هەبێ بێگومان ڕەنگە لە ڕێگەی مەڕووماڵاتی نەخۆشەوە بگوازرێتەوە بۆ بێتە بۆ عێراق کەواتە ڤایرۆسەکە جێگەی ئەوەیە کاکە وەزارەتی تەندروستی هەڵوەستەی لەسەر بکە بەڵام مانای ئەوەش نییە کە خەڵک لێی پرسێ لەبەر ئەوەی تۆ گواستنەوەکەی زۆر ئاسان نییە با بڵێن ینی وەکو کۆرۆنا نییە کە کەسێک نەتوان لە ڕێگەی هەناسەوە بگوازرێتەوە و شتێکی تەستناق و زۆر هین بێ ڕاستە ڕێژەی مردن زۆرە بەڵام خۆپاراستن لێی ئاسانە تۆ ئەگەر بە شێوەیەکی تەندروست دووربی لە مەڕووماڵات و مێشولەکە دەرمانی مێشولە قەڵکەر بەکار بێنی ئەو مێشولەی مەترسێکی وای نامێنێت دکتۆر تەنها کۆتا پرسیارم ماوە پێم بڵێ لە کەسێک بۆ کەسێشتر گوازرێتەوە یەش بوو بێ یا بێجێشتر بڵێ لە کەسێک هەندێک نوعیان لە کەسێک بۆ کەسێکتر دەگوازێتەوە ئەگەر لە ڕێگەی خوێنەوە ئەگەر کۆنتاکتی هەبێ لەگەڵ خوێنی ئەو کەسە توشبوویان لەگەڵ شلەکانی لەشی ئەو کەسە توشبووە بڵێ دەگوازرێتەوە سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ هەموو ئەو وردەکاریانە ومە دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن